بە هەڵگرتنی دوورشمی بەڵێ بۆ پێکەوە ژیانی سەرجەمنەتەوەکان بەبێ جیاوازی و ئیدانەکردنی کردەوە تیرۆرسەکانی داعش لە بەرامبەر نەوەکانی بابل و ئاشور لە شاری مووسڵ. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و حزب و لایەنە سیاسیەکان و مەسیحەکان خۆپیشاندانێکیان بۆ بەردەم بارەگەی یەکگرتوەکان لە شاری هەولێر ڕێکخست. لەو خۆپیشاندانەدا مەسیحەکان لە یاتاشتێکدا داوایان لە حکومەتی عێراقی دەکرد کە بەرپرسیارەتی قانونی و مرۆیی و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی شاری مووسڵ بگرێتە ئەستۆ. هەروەک داوایان لە حکومەتی هەرێم و حکومەتی ناوەند دەکرد کە هێزێکی میلی تایبەت بە مەسیحەکان پێک بهێنرێت بۆ پاراستنی ئاسایش و گیان و ماڵی مەسیحەکان. لەگەڵ ئەوەشدا داوایان دەکرد کە دەقە دەستوری و قانونەکانی عێراقی ڕێک بخرێتەوە کە مافی مەسیحەکانی تێدا پەراوێز کراوە. مطالبة الحكومة الاتحادية العراقية بإيجاد آلية داوا دەکەین لە حکومەتی عێراقی کە میکانیزمێکی گونجاو بدۆزێتەوە بۆ خەرجکردنی موچەی ئەو فەرمانبەرانەی کە ئاوارەی هەرێمی کوردستان بوونا. هەروەک داوا لە حکومەتی هەرێم دەکەین کە دەرگای زانکۆ و خوێندنگەکانی بۆ ئاوارە مەسیحەکان بکاتەوە. هەروەک مەسیحەکان لەو خۆپیشاندانەدا داوایانەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکرد کە بەهانای ئاوارە مەسیحەکانەوە بچن و کڵێسا و مەزارگە و شوێنە کولتوری و مێژوویەکانی مووسڵ بپارێزن. ئێمە داواکاریمان ئەوەیە کە دەنجی ئەو خەڵکە بگاتە نەتەوە یەکگرتوەکان بگاتە هەموو وڵاتەکان بگاتە هەموو ڕێکخراوەکان بۆ ئەوەی بڕیارێکی سیاسی بتوانی ئەو خەڵکە ئەو پێکاتەیە بپارێزێ شانبەشانی پێکاتەکانی تری عێراق بەمەرجێک بتوانن پێکەوە بژین پێکەوە کار بکەن پێکەوە وڵات بنیان برێن پێکەوە ڕێز لە یەکتر بگرن. داوا دەکەم لە حکومەتی هەرێمی کوردستان لە ئەندامانی پەرلەمان لە هەر 5 حەزبەکانی بەشداری بنا حکومەتی کوردستان بە زووترین کە دانیشتنەرچی پەرلەمان بکەن بۆ ڕێخستنی بۆ کار بکەن بۆ حیمایەکانی مەسیحی بۆ داواکاریەکانی مەسیحی بۆ تعویزەکانی ئەو زەرمەندیە کە ناو براکانی مەسیحەکەمان. ئێمە کورد و مەسیحی و براو لە مێژووەوە ئێمە برابووینە هیچ فەرقمان نەکردووە. مەسیحەکان لەو خۆپیشاندانەدا کە دوورشمی پێکەوە ژیانی سەرجەمنەتەوەکانیان هەڵگرت بوو مامۆسایانی ئاینیش دەنگی خۆیان خستە پاڵ دەنگی ئەوان و بە یەکۆ چوونە بارەگەی نەتەوە یەکگرتوەکان بە ئامانجی پاراستنی ژیان و ماڵی مەسیحەکان لە عێراقدا. لە ئێستادا مەسیحەکان دەڵێن تاکە پشت و پەنای ئێمە گەلی کووردا چونکە خۆیان ئاماژەیان بۆ کە چەکدارانی داعش لە شاری مووسڵ جگەلەوەی زوڵم و ستەمیان لێ دەکەن بە هەمان شێوە لە زێدی خۆیان دەریان دەکەن. لە ئێستاشدا ئەوەی باوەشی بۆ گرتوونەتەوە تەنها گەلی کووردا. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.